عادەتەن خوێندکار کە تەخەڕوجەکات ئاهەنگی دەرچوون ڕۆژێک پێشەوە خۆی ڕازێنێتەوە بەڕێزێ چەند کاتژمێر ویستاوی خۆت ئامادە بکەیت دوێنێم کاتە جلەکانمان لە خەیات بوو. بەڵێ هاوڕێکەت ڕێ لێت بپرسم تا ئێستا چەندە خرج کردووە؟ وەڵای نازانم دیاریکراو نییە بەس زۆر. ئەلحەمدولیلا دڵخۆشیەکی زۆر زۆر گەورەیە بەڵام لەم ڕۆیە ناوەستین بەردەوامە بین هەتا تەمەند بدە. پێم لە بەڕێزە چ بەشێکە تاوا کردووە؟ بەشی دەرمانسازی. ئەم بەشە تا چەند دڵخوازی خۆت بوو؟ هیچ ناوەڵە. چۆن بوو لەم بەشە وەرگیرەی؟ وەڵای حەزی ماڵەوە تەبعاً چوومە ناو بەشەکەشەوە خولیایەکم بۆی چوو پەرستاری. هەوڵی بۆ نادی لە دوای ئەمە دووبارە بۆی بخوێنیتەوە؟ ئینشاءڵڵا خوا تەمەند بدە. پێم لە لێرەوە دەستخۆشی لە کێیەکەی کێ بە دەرەجێک پاڵپشت و هاوکارە بووە؟ لێرەوە سوپاس خۆم بەتایبەت بۆ دایک و باوکەم و ستافی پەیمانگاکەمان و هاوڕێکانم و هەموو لایەک. عادەتەن خوێندکار کە تەخەڕوجەکات ئاهەنگی دەرچوون ڕۆژێک پێشەوە خۆی ڕازێنێتەوە بەڕێزێ چەند کاتژمێر ویستاوی خۆت ئامادە بکەیت؟ دوێنێم کاتە جلەکانمان لە خەیات بوو. بەڵێ هاوڕێکەت ڕێ لێت بپرسم تا ئێستا چەندە خرج کردووە؟ وەڵای نازانم دیاریکراو نییە بەس زۆر. ئەمڕۆ هەستەکەم گوڵی سوور کەمتر بەکار هاتووە. تۆ چی وە لێکردی گوڵی سوور بەکاربێنەوە؟ لەگەڵ جلەکانمان ڕێکم خستووە. ئەرەواڵا ڕێیارداوە لەو بەشەی تاوا کردو دەست بەکارکردن بکەیت؟ کارەکەم ئێستا حالیان با دەبێت.